بەڵێ بێگومان هاوخەمی خۆمان بۆ گیان لە دەستدانی ئەو هاوڕێ ڕۆژنامەنووسەوە هیوای زوو چاکبوونەوەش بۆ ئەو هاوڕێ کامێرەمانەمان ئەخوازیین. دیارە دایمەن ڕۆژنامەنووسەکان لە دوای دروستبوونی گرژی و بۆدمان و شەڕەکان ئەگەنە شوێنی ڕووداوەکە بەبەستی گواستنەوەی زانیاریەکان بۆ ڕای گشتی بەبەستی بەرچاوڕوونی بینەران لەسەر ئەو زەر و زیانانەی کە لە ئەنجامی بۆدمان و ڕوودا و وەکارەساتەکان دەکەوێتەوە. بەداخەوە بەهۆی پێشێلکردنی بنەمانی و دەوڵەتەکانی بواری پاراستنی مافەکانی مرۆڤ و لە چوارچێوەی مافەکانی مرۆڤیشە پاراستنی ئازادی ڕۆژنامەوانی پاراستنی گیانی ڕۆژنامەنووس زۆر کات ڕۆژنامەنووسان لە کاتی گرژی و بۆدمان و شەڕەکاندا دەبنە قوربانی بەداخەوە گیانی خۆیان بەخت دەکەن. ئێمە وەکو ڕۆژنامەنووسان خۆم بە ئیدانی ئەو جۆرە مامەڵەکردن و جۆرە گیانەکردنەوەی ڕۆژنامەنووس و ئەو کەسێک کە دەگیرێتە ئاماژ دەکەین و داواکاریشین کە لەسەر ئاسی نێودەوڵەتی لەلایەن ڕێکخراوە نێودەوڵەتیەکانە و کارێک بکرێت کە لە کاتی شەڕ و بۆدمانەکاندا سەلامەتی تیمە ڕۆژنامەنووسیەکان ڕەچاو بگیرێ و ئەو دەوڵەتانەی یاخود ئەو لایەنانەی کە هێرشکارن لێ پێچینەوەیان لەگەڵدا بکرێت بەهۆی ئەوەی کە لە کاتی هێرشەکاندا یاخود لە کاتی بۆدمانەکاندا ڕۆژنامەنووسەکان دەبنە قوربانی جەمەجارێک نییە دوان نیە سیانە چەندین جار ئەم حاڵتان دووبارە بێتەوە بە تایبەتی لە ناوچێکی گەرمی وەکو ڕۆژهەڵاتی ناوەڕاست عێراق و سووریا ئێران کە ململانەی وڵاتە لێزەکان لێرەیە ڕێکخراوە تیرۆریستیەکان لێرەن زۆربەی کات ڕۆژنامەنووس دەبێتە چاوی جیهان هەر بۆیە لە کاتی جێبەجێگەیاندنی ئەرکە ڕۆژنامەوانیەکاندا بەداخەوە دەبنە قوربانی نابەرپرسیارەتی ئەو لایەنانەی کە هێرشکارن بۆ سەر ڕۆژنامەنووسان و بۆ سەر ئەو شوێنانەی کە ڕوودا و بۆردمانەکانی تێدا دەکرێت. خۆی لە ڕاستیە تورکیا و دەوڵەتی تورک هەمیشە بەرژەوەندەکانی وا ئەخوازێ کە لە هەر شوێنێک لە دەرەوەی تورکیاش کیانێکی کوردی هەبێت و ئەم کیانە بەهێز بێت ئەو ڕێگەی لێبگرێ و نەهێڵێت. بەردەوام دژایەتی هەرێمی کوردستانی کردووە، دژایەتی ڕۆژاوای کردووە، دڵنیام لە ئایندەیە دژایەتی ڕۆژهەڵاتی شەکات لە هەموو پارچەکانی کوردستان. سیاسەتی تورک و دەوڵەتی تورک ئەوەیە کە ڕێگە نەدا بە هیچ شێوەیەک کورد بتوانێت بێ بە خاوەنی کیانێک یا ترسی ئەوەی لا دروست بێت کە ئەم کیانە سربەخۆیەکی هەبێ یان لانی کەم ئۆتۆنۆمیەکی هەبێ. بۆیە لەم ڕۆوە تورکیا دەست ناپارێزێت لە نەخۆشخانە لە ڕۆژنامەنووسدا هیچ کام لەوانە. ئەتوانین بڵێن ئەوەی کردوێتی تاوانێکی گەورەیە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان چکە کارێکی ئەنقەست و دیارە هەمیشە ئیدانەیە ئەو جۆرە تاوانە ناکەین کە بەرامبەر بە تایبەتی ڕۆژنامەنووس دەکرێت و ئەگەر ئامانجی سەربازیشی هەبوو بێ کە ناڕەوایە نەبووایە یعنی لەگەڵ ڕۆژنامەنووسێکە ئەو هێرشە ناڕەوایە ئەنجام بدەن. لە ڕاستی ئەمە هاوخەمی و دڵتەنگین بەم ڕووداوە. پامم ئەوەیە کە بەڕاستی ڕۆژنامەنووسان ئەبێ بە باشیش خۆیان پارێزن جگەلەوەی کە ئەزانین جەنگە لە جەنگا ئەو جۆرە هێرشانە کرێ و دەوڵەتی تورک دەست ناپارێزێ. بۆیە زۆر جێی بایەخە کە ڕۆژنامەنووسانیش خۆیان پارێزن و پێویستیشە یعنی هەموو سندیکا و هەموو ڕێکخراوە مرۆیەکان و ئەوانەی کە بەرگری لە ڕۆژنامەنووسانەکەن هەڵوێستێکی توند بەرامبەر تورکیا بنوێنن لەو تاوانەی ئەنجامی داوە بەرامبەر ئەو ڕۆژنامەنووسە و لەو تاوانانەی تریشکەیکە تریخۆیەتی کە هەموو ڕێکخراوە نێودەوڵەتیەکان لەسەر خەت بن بۆی کە ئیدانەی ئەو هێرشە ناڕەوایە بکەن.